لە زۆربەی کۆڵان و گەڕەکەکان نۆرینگەی یاریدەدەرانی پزیشکی هەیە کە بەشێکی زۆریان ڕێگە پێدراون، بەڵام هەندێک جار ڕخنەیان لێدەگیرێکەوە کاری یاریدەدەری پزیشک ناکەن، باڵکو کاری پزیشکانی پسپۆڕ و پزیشکی دەرمانساز دەکەن. لە ماوەی ڕابردووشدا دەیان نمونەی لەو جۆرە تۆمار کراوە بە بەشداری تەواوی سەندیکاکان و بە شێوەیەکی مەیدانی. لە بن کۆڵدا دەپرسین ئایا هیچ پلانێک هەیە بۆ ڕێخستنەوەی ئەم نۆرینگانە؟ ئەوەش لە کاتێکدایە کاری کارمەندانی تەندروستی بە کۆڵەکەی سێکتەری تەندروستی دادەنرێ کە بەبێ ئەوان ناتوانرێ خزمەتگوزاری پزیشکی پێشکەش بکرێت. سڵاوتان لێ بێم کاتتان باش. ئەمجارە لە بن کۆڵدا باز لە کێشەیەکی هەڵپەسێرداوی چەندین ساڵە ئەکەین کە زۆر جار خواستنە بۆ باز بکرێ. ئەویش کێشەی تێکەڵبوونی کاری هەندێک لەو کەسانێکە لە سێکتەری تەندروستی کارەکەن، لەوانە کارمەندان و پزیشکانی دەرمانساز و پزیشکانی پسپۆڕ. ئەوتری هەندێک جار لێرە و لەوێ کارمەندانی تەندروستی کاری پزیشکێکی پسپۆڕەکەن، چارەسەرە نووسن، دەرزی تێکەڵەکرێکە ئەوترێت لە هەموو جیهانە هاوشێوەی نییە و کاری لەو جۆرە نابێ بکرێ. چارەسەر بۆ ئەو دۆخە چییە؟ بە شێوەیەکی مەیدانیە گەڕین. ئەمانەوێ بە دوای چارەسەریەکاندا بگەڕین و کێشەکان لێرەوە هیچ نەبێ کەم بکرێنەوە. لە بن کۆڵدا لەگەڵمان بن. بە پێی یاساکانی تایبەت بە ڕێخستنی کاری پزیشکان و پزیشکانی دەرمانساز باز لەوە کراوەکەوە ئەو کەسەی کۆلێژ یان بەشە پزیشکیەکانی وەک پزیشکی گشتی و دەرمانسازی تەواو کردووە دەتوانێت کاری پزیشکی بکە یان کاری دەرمانسازی بکە، مامەڵە بە دەرمانەوە بکە. بەڵام ئایا لە هەرێمی کوردستاندا دۆخەکە بەو جۆرەیە؟ بە هاوکاری پۆلیسی شارەوانی قایمقامەتی هەولێر لەگەڵ لیژنەیەکی هاوبەشی پزیشکی کە پێکهاتوون لە لیژنەکانی سەندیکاکانی پزیشکان و دەرمانسازان و کارمەندانی تەندروستی گەڕانێک دەکەین. هەمووان کۆک بوون لە کاتێکی نزیکی ئێوارە چەند شوێنێک بەسەر بکرێتەوە بە چاوی خۆیان دۆخەکە ببینن. ئێرەیەکێک لە گەڕەکەکانی شاری هەولێرە ئەوەی دەردەکەوێت دەرمانخانەیەک و نۆرینگەیەکی یاریدەدەری پزیشکی پێکەوەن. ئەمانە هیچ ئیشیوان نییە، ئەگە بێ سەر قانون و بێ سەر حەقەکی علمی معاون طبی ئیشی دیارەوە کاک محەممەد دەزانی و پزیشکی عام ئیشی دیارە بە پێی پسپۆرەتی خۆیان و ئیشی دەرمانسازی دیارە. دەرمانساز ئەوەیە ئەو ڕاچێتەیە وەردەگری ئایا ئەو نەخۆشە ئەو دەرمانە وەربگریتن لە هیچ تەئسیرێکی دەبیت لە ڕووی جەسەدی خۆی. هەندێک نەخۆشە دەرمانی کە لە بۆ دەنووسێ دکتۆر لە بۆ دەنووسی بەزنام لە ڕۆکی دیکە سوودی لێ نابین لەبەرەوەی خراپەی دەبی. من لەگەر ئەو دوو نەخۆشەی تازە قسەم کرد، هاتوون لای خاتونە وەکو دکتۆر خۆی ناساندووە، وتم مشکلتان چیە؟ وتی مشکلەی با بڵێن نەخۆشی ئافرەتانمان هەیە. وتمەدی لە بۆ نەخۆشیکە نەخۆشیکەتان هەیە لێرانە، ینی با بڵێن لە بۆ نەخۆشی دی هاتبن. وتی بڵێ منداڵەکانمان دەهێنین لای دکتۆر کە ئەویش هەر معاون طبیە دیارە خۆی بە دکتۆر ناساندووە، با بڵێن منداڵان و نەخۆشی تر نەخۆشی باتنیە بەڕێ دەکرێت. مثلا ئیشەک هەبیدی بە دەرکەی بسوڕێ و بێ و ناو دەرماخانەکەی ناکرێت دەرکە لەسەر کاک محەممەدیش دەزانی وایە ناکرێت دەرکە لەسەر دەرماخانەی کرابیتەوە، ئەوە مەمنوعە. دووەم شت بۆ قەتعی دەرماخانەت نییە، ئەگەر تەماشاکەین یەک قەتعی دەرماخانەی لێ نییە. هەر لە سەرەتاوە ئەوە دەرکەوت کە لێرە نەخۆش دەبینرێ و جۆری کێشەکەی داری دەکرێ و چارەسەریشی پێدەدرێ بەبێ ئەوەی پزیشکی پسپۆڕ و پزیشکی دەرمانسازی لێبێ. هەر جاری کە دەی بۆ ئێرانە با بڵێ منداڵەکەت نەخۆش دەکەوێت تووشی کۆخە دەبە یا زوکسۆن ڕشانە، هەر جاری چەند عیلاجی لە بۆ دەنووسێت. قورعان جار دەزان جاروایە یەک شروبە، جاروایە دوو شروبە، ئەوها جاروایە سێ شروبە. والله هەم قەت سێ شروبی نادەمە منداڵ بژنووسن ئیکۆخە و عەساسێتەوە ئیکۆخە یعنی التیهابات. وەک کارێکی مرۆیی دکتۆر توانا کە پزیشکی پسپۆڕە و لە ناو لیژنەکە لەگەڵمانە چەند نەخۆشێک دەبینێ و دەرمان و چارەسەری پێویستیان بۆ دەنووسێ بێ هیوایان ناکات. دوای کۆبوونەوەی ئەندامانی لیژنەکە پاشبینینی هەموو گرفتەکان ئێستا گەیشتون بە بڕیاری خۆیان. لەبەر پابند نەبوونی ئەو شوێنە بەڕێنمایەکانی سەندیکا دەبێت دابخرێەوە لەن قەتعی نییە پێناسی خۆ بکاکەوە ئێرە شوێنی
کارمەندی تەندروستیە. دوو ناکرێت لە تەنیش سەیدەلیە کە کردوێتەوە ڕێ پێدراوە بکاتەوە بۆی دەرزی و تەداوی لێداوە گەر دکتۆرێک مقەدی شتێکی بۆ نووسی بۆ نەخۆشەکان دەرگایەک لە بینی بکاتەوە و احتیمالە دەرمان بێنێ لەو بەر لە ئۆبەری پێ بکە. ئەو کاری دووەمە. هۆکاری سێمیش یعنی بەڕاستی پابەن نییە بەڕێنمایەکانی دیار بوو نەخۆش دێ مەسەرەن خۆیان بە ئەوە دەناسێنن خۆی دەبێت بە دکتۆرەکە بە نەخۆش بڵێ کاکە من کارمەندی تەندروستیم. دواتر بڕیاردرا بچنە یەکێک لە گەڕک و کۆڵانەکانی دیکە. ئەم شوێنە لە پێشتر لەلایەن هەمان لیژنەوە سزای وەرگرت و جارێکی دیکە داخراوە. ئەوان بۆ ئەوە لێرن تا بزانن ئایا پابەندی ڕێنماییەکان بوون یا خودنا. تەماشای فەحسانە دەکەین بزانین بە ڕاچەتەی پزیشکی پسپۆرە فەحسانە ناراوە یاخود نە. چکە لێرە پێشتر ئیجراعاتی لەگەڵ کراوە لەگەر ئەو شوێنە پێشتر داخراوە سندیکای پزیشکان لەگە سندیکای کارمەندان و تاقیگا ئێرەیان داخسۆ لەبەرەوەی لێرانە کارمەندەکان بەخۆیان بەڵێ. نەخۆش بێت ئەمەی پێەیە نە ئەو لێرە نووسراوە بەس نەخۆش لەوانێ بڵێ ئیلتیهابم بۆ بکە فەحسی ئیلتیهاب بۆ بکە فەحسی نزبەی خوێنم بۆ بکە بەس ئەو نەخۆش نازانێ ئەو فەحسانە چییە سیرۆم فێریتینە سیرۆکتیڤ پرۆتینە نەخۆش نازانێت ناتوانێت بە دەی خۆی پێت بڵێت مثلەن وەرەقەی پێە دێتەوە دەڕە لەسەر ئەو وەرەقەی فەحسەکانم لە دووبارەکەوە قسەی دکتۆرەوەی یانێ بێ ئاوا بەو جۆرە دکتۆر بینوسێ وایە ئەوانە هەمووی ڕاچەتەی ئەمانە خۆتان نووسیتانە ئاکرێ ئێستا بێجگەلەوەش کاکەوان ئەوە لە نەخۆشخانەی فریاکەوتنی ڕۆژهەڵات نووسراوە ئەگەر لەوێ نووسرا بێت لەوێن دەر پزیشکی نیشتەجەی دێرین هەیە پزیشکی نیشتەجەی خولاو هەیە پزیشکی پسپۆر هەیە کە لە ئیشاریەکانە بەس ئەو ختمیز دکتۆرێکی لەسەرێ ئەسڵا ناویشی نەنووسراوە. ئێستا ئەمەش تشکە دەکەین ئەوانێک کە لە کنیتیان ناو بەرنامەکەی تەلەفۆن لە بۆ نەخۆشەکەی بکرێ لە ڕێچێ هاتێ و چێ عیلاج پێتدا پاشا باکی دۆ چاوەڕێی فەحسەکانە فەحسی نوێی ئێستامان بدە ئەو دقەی چییە یان نەخۆشەکەمان لەو بانکە یان ئۆتێ با تەلەفۆن لە بۆ فەحسی ئەوڕۆکە بکرێت بزانین چیە چێ عیلاجەکەی لە بۆ دەنووسی عەفۆن کاک ئیسماعیل والله ئەوەی پێ دەڵێن ئەو دوکانەکە هەیە ئەو تەیدەلیەک ئەو کارمەندانی لێوێنە بەڵێ ئەوی لێ وەنووسی دەڵێ برادەرێک لە سەیدەلێ ئەمنی ناردیە و پاشانیش عیلاجەکانیشمان وەرگرتیە هەر لە هەمانجێ دەکا بەبێ پزیشک. بە پێ ڕێکارە پزیشکیەکان دەبێ پزیشک جۆری پشکنین بۆ نەخۆشێک لە تاقیگە بنووسێ بەڵام لێرە کۆمەڵێک نووسرا و دەیسەلمێنێ کە لای هەر کەس و شوێنێکەوە نووسراوێک هاتە بێ ئەوان ڕاستەوخۆ ئەو جۆرە پشکنینیان ئەنجام داوە. ناوی ئەوکەی نازانم تەماشایەکی بکە بە کۆمپیوتەریش نییە ڕاستەش بە کۆمپیوتەر نییە و ناوی تۆرەکەی لەسەر نییە ناوەکان علمی نووسراوەندی تۆتۆنە یان بازرگانیە ناوەکانیشی بازرگانیە ناوەکان بازرگانی تیجاری نووسراوە بێجگەلەوەش بەدەستی نووسراوە تۆرەکە دیار نییە لەبەرەوەی تەوقیعەکەی وازەح نییە و ختمیشی دیار نییە چێ نووسیوێتی بزڵ فەحسانی کە نووسراوە دیارە بۆ نەخۆشی کۆڕۆنا عادەتەنەوە فەحسانە دەنووسرێتن لەلایەن بەبێ ناو بەبێ تەوقع بەبێ پزیشکی پسپۆر ئەو فەحسانە نووسراوە ئەوە نردوێنە و لێرەش بۆی بکەن. دکتۆر ئەو لا بەترە ئەگەر بچی سەری لێدەی لە مەراکز سەحی مەفتوحەیە وەڵەو مەسەلەن ئێستا وەزارەی تەندروستیش احتیمالە گلەی و گازاندەی زۆری لێ هەیە لە هەموو شوێنێک عیاداتی شعبی 24 سەعاتی نەکرایتەوە مەراکز سەحی نییە هەندێک کەمی دەرمانوەی لێکردی هاوڵاتی یعنی پەنا بالۆنی وروگەی معاون طبی یعنی یەکسەر دەچێتە دەرمانخانە داوە لە دەرمان ساز دەکات لە معاون طبی دەکات لە هەر کەسێک کە بسێن شانەزا دەکرێت بەڕاستی حەلی ئەوەش ئەوە هەیە وەزارەی تەندروستی بێن لەگە سەندیکاکان دانیشن حەل و چارەسەر ببینەوە لە ئەوەی هاوڵاتیش ئەوە نەکەوتە پەراگەزەدە نەبی ئەو بەستەزمانەوە نەخۆشە ئارەکەی دەکات. پرسیارەکە ئەوەیە ئایا بۆ جاری دووەم لە ماوەی چەند مانگێکدا هەمان شوێن دادەخرێتەوە؟ هەموو سندیکایەکان دەرمان سازان و کارمەندان و پزیشکان ڕێیمانوە بکەدا بخرێت لەگەر مختبەرەکە کە سپێنە سەردانی وەزارەتی تەندروستی لای کاکتۆر دیار بکاتن
لەبەر ئەوەی بەبێ پزیشک هەر هاوڵاتێک یاخو لەلایەکی کەس نازانێت کە چێ نووسیتی پشکنی بۆ کردووە و زایدەن لە جێی نۆریگە پزیشکەکە ژەلایەن خەڵچکە بەکاراتەوە بەبێ ئەوەی ئاگاداری فەق. سەردانەکان لە ناکاودان و لیژنەکان و قایمقامی هەولێر بەردەوام داوە لە وڵاتیان دەکەن لە هەر کەم و کورتی و سەرپێچیەک ئاگداریان بکەنەوە. حالاتی شەبوو بەڕاستی پێشتر کە بەهۆی لێدانی دەرزیەک پێدانی دەرمانێک بەهەڵا ئەو نەخۆشە تووشی کارەسات بوو و تووشی مردن و تووشی مزاعفاتی زۆر گەورە بووە. بۆیە دەبی هەموو لایەکمان هاوکار بین ئەو کارمەندانە خودی خۆیان دەبی هاوکار بن کە مۆڵەتیان پێدراوە پابەند بن بەو ڕێنمایانەی کە پێیان دراوە لەوەی زیاتر بۆیان دیاری کراوە کار نەکەن ئیش دەرمان نەفرۆشن. ئەمە پەیوەندی بەردەواممان لەگەڵ هاوڵاتیان هەیە لە ڕێگای ژمارە تایبەتیەکانی خۆمان پەیوەندیمان پێوە دەکەن لە ڕێگای ژمارەی لیژنەکانەوە پەیوەندیمان پێوە دەکەن هەموو سەرپێچێک نەک تەنها لە ڕووداوی دەرمان 750 لە ڕێگای و دوو ژمارەیە دەتوانن لە تێبینیەکانی خۆیان ئاگادارمان بکەنەوە لە سەرپێچەکان دەتوانن ئاگادارمان بکەنەوە کە هەیە. لە نەخۆشخانەی فریاکەوتنی ڕۆژهەڵاتم لە هەولێر لێرە هاوشانی پزیشکان کارمەندانی تەندروستی یەرکێکی قورس ڕادەپەڕێنن. ئەمانە کۆمەڵی چارەسەری پزیشکین کە بۆ نەخۆشێکی توشبووی کۆرۆنا نووسراوە و بڕی 8,000 دۆلاریشی لێوەرگیراوە. چاودێری کراوە لەلایەن دوو کارمەندی تەندروستیەوە کە وەکو پزیشک خۆیان ناساندووە. سندیکای پزیشکان لقی هەولێر لەسەر و کێشەیە و تێکەڵبوونی کاری پزیشکی قسەی خۆیان هەیە. نەخۆشێک کە کۆرۆنایە دوو کارمەندی تەندروستی لە ماڵەوە چارەسەری دەدەن تەلەفۆنیان بۆ کردن وەکو تیم هاتینە. طبعا عیلەکەش ئەو دوو کەسان وەکو پزیشک ناسیە و نەشیان گوتی ئێمە پزیشک نینە کە کارمەندی تەندروستینە بەڵام ئەوان تێگەیشت وازوان زانیا کە ئەوە پزیشکن چارەسەریان پێدا نزیکەی 2 هەفتە هەموو چارەسەرەکانیشم لە بۆیان نردیمە کە هەندێک لەو عیلاجانە نووسرایە باوەڕ کە تاوەکو ئێستا ئەمن ناینووسم یعنی لەو کە ئەخسائیمە کە پسپۆرم کە بردمێ حەق خۆمە هەندێک ئەو عیلاجە بنووسم بەڵام تاوەکو ئێستا پێویست نەبوو لە حالەتی کۆرۆنای ئەمن ئەو عیلاجە بنووسم بەڵام بەداخۆ ئەوان لە یەکەم ڕۆژی عیلاجەوە یەکەم ڕۆژ چارەسەرەکەی و دەستیان پێکردی ئەو دەرزیان دایتێ و هەموو عیلاجەکانی لامە کە هەندێکی دکتۆر بڵێ هەموو چارەسەرەکانیان ئەفەنەگەری ئیجازە هەبێت باش ئەمانە چارەسەریەکان بڵێ بەدایانی تریشەیە بڵێ بەدایانی هەمووی نووسراوە بڵێ ئەو عیلاجانە ئەمە دوو کارمەندی تەندروستی نووسراوە گرفتە هیچ کەس ئەوان نییە ئیش ئەوان نییە بۆ چارەسەری کۆرۆناژە بۆ چارەسەری کۆرۆنا و دواتر پاشەوە گەیشتە نزیکەی 2 هەفتە نەخۆشەکە تەندروستی زیاتر تێکچووە بە عیلەکان گوتیە کە تەلەفۆن لە بۆ ناوی دوو دوکتۆریاندا تەلەفۆن ئەو دوو دوکتۆرەی بکەن یەکەچیان با لە خصوصی لە نەخۆشخانەی تایبەت داخلی بکاتن چارەسەری بکەن و لەو ماوەیەش ڕۆژانە 3 جار سەردانی ئەو نەخۆشیان کردە عیلاجەکانیشیان هەموو پێداینە بەخۆیان و حەقی عیلاج و حەقی با بڵین پێدانی چارەسەریەکە نزیکەی 8,000 دۆلاریان لەو نەخۆشی وەرگرتیان 8,000 دۆلار نزیکەی 2 هەفتە لەو نەخۆش وەرگیرە بە عیلاج و بە حەقی ئەوەی کە چارەسەریەکان پێدایە یعنی ئەوە باوەڕ ناکەم لە هیچ وڵاتێکی دنیا ئەو شتابێ ئەوە نمونەیەکە لەلام بەدەیان نمونەی تریەوە هەیە طبعا ئەوە نامی ڕسمەکە بەڕاستی دەربزیت یەک لەبەرجانی لە دەڤەری سۆران باسی کەسێک دەکات کە دکتۆر فلان يعني لقب دكتور شدايتي دكتور فلان ك لنورنجكي روجانا ديان نخش سر دكا ببي اوي باري كشفي على الور بجريتن يعني ببي اوي حقي بطاقه دخولي ور بجريتن يعني او ما تحكي الور بطاقه دخولي ور ناقري بلام لهمان كات هم علاج الشدادات يعني خوزقا قد دفتها بتسبعنا استا لو وقتي بديان شوين نخش صري قلتها لو انا زي كده تبازا نخش راوستها او كاربون دبرزي تندرس بله بتزي قالوا اما براسي وكو خومان وكو سنديك بزشكان ژمارەیەکی زۆر کارمەندی تەندروستی بەداخەوە بەپێی یاسا سکاڵەمان لەسەریان تۆمار کردووە کە ئەوانە کاری پزیشک دەکەن کە ئەو مافیانە بەپێی ئەو یاسای ئێمە یاسای ژمارە 6 ساڵی 2000 پەرلەمانی کوردستان یاسای سندیکا پزیشکانی کوردستان کە ئەوە کاری پزیشکە لەبەر ئەو بەپێی ئەو یاسای ئێمە ژمارەیەکی زۆر لەوانەمان دایتە دادگا بەڕاستی چاوەڕێی یاسایەکان دەکەین بەڵێ و بەردەوامیش دەبین لەسەر ئەو بابەتە ئەوەی زۆر باز دەکرێت یەکەڵکردنی چەند جۆرە دەرزیەکە کە گوایە بۆ چارەسەری ئەنفلۆنزای وەرزی و هەندێک جۆر پەتا بەکاردێ
لەلایەن بەشێکی زۆری نۆرینگەکانی ناو کۆڵان و گەڕەکەکان. لێرە لە دامەزراوی کواڵەتی کۆنتڕۆلی جۆری دەرمان KMCA ئەمەوێ ئەو ڕاستیان بۆ یەکلایی بکەنەوە کە ئایا لە ڕووی دەرمانسازیەوە کارێکی بەو جۆرە واتە تێکەڵکردنی دەرزی ڕێگە پێدرا و ڕێی تێدەچێت؟ ئێمە دوژمنی ئەوان نین، ئێمە پارێزەری کەس و کار و نەوەکانی ئەوانین. بە پاڵپشتی سەرۆکی حکوومەت ئێمە ئەو فەرمانە جێبەجێ دەکەین. لێرەوە دەمەوێت بڵێم ئەو کارمەندە تەندروستیانەی ئەو عیادەلا کۆڵانەیە کە دەستیان بە فرۆشتنی دەرمان کردی هەر ئێستا دەرمانەکانیان بگەڕێنەوە بۆ ئەو شوێنانەی کە دەرمانەکانیان لێکڕیوە بۆ ئەوەی تووشی لێپێچینەوەی یاسایی نەبن. ئەگەر ئێمە بچین سەردانی ئەو شوێنانە بکەین ئەوە تووشی لێپێچینەوەی یاسایی دەبن و مادەکانیشان دەستی بەسەردا دەگیرێ و لە ناو دەبرێت. زۆر باشە. دوو دەرزی تێکەڵەکرێ بۆ سەرەسەری نەخۆشی بەحساب کارمەندێکی بەڕێزی تەندروستی ئەڵێ وەرە تێکەڵەیەکم لایە توی پێ چارەسەر بکەم. ئەم تێکەڵکردن پێ بڵێ لە ڕووی زانستیەوە هیچ بنەمایەکی هەیە یاخود دروستە بۆ جۆرە؟ من بە نمونەیەک لە بۆت باز دەکەم کە هیچ بنەمایەکی زانستی نییە و زۆر مەترسیدارە. بە دیارترین تێکەڵە کە ئێستا ماعۆنتۆبیەکان دەیکەن تێکەڵکردنی دوو دەرزیە بە ناوی ڤۆڵتارین و دەکسامیتازۆن کە هەردووچیان مادەی سۆدیۆمی تێدایە. ئەو دوو مادەیە وا دەکات کاتێک نەخۆش بەکاردێنێت تووشی بەرزبوونەوەی پەستانی خوێنی دەکات و ترشەڵۆکی گەدەی نەخۆشەکە تێک دەدات. هەندێک جار نەخۆشەکە تووشی نەخۆشی درێژخایان دەبێت کە بۆ ماوەیەکی دوور نەخۆشیەکە بەدیار دەکەین. من دەمەوێت ئەوە بە هاوڵاتیان بڵێم ئەگەر ئەم دەرمان تێکەڵکردنە خۆی دەرمان کە دروست دەکرێت سەرەتا لەسەر مشک تاقی دەکرێتەوە. ئەگەر سەلامەت بوو پاشان دەچێتە سەر فەیسی دووەم بۆی کە بزانین دەرمانەکە سەلامەتە ئەو کات دەدرێتە هاوڵاتیان. کۆمپانیەکان خۆیان ئەو پشکنیانیان هەموو کردیە کە سەلامەت نەبووە بۆیە نەیانتوانیە بە تێکەڵە دەرزیەکە خۆیان خودی خۆیان کۆمپانیەکان دروستی بکەن بۆیە بە هیچ شێوەیەک شێوەی زانستی نیە و زۆر مەترسیدار. لە پێشتر و لە ساڵی 2014دا بەپێی فەرمانێک کە بە ژمارە 1148 دەرچوو بوو ڕێگەدرا بوو کەوا کارمەندانی تەندروستی بتوانن 18 جۆر دەرمانی پزیشکی بدەن بە نەخۆش لەوانە وەک پاراسیتۆڵ و هەندێک چارەسەری سەرەتایی. بەڵام دواتر و لە 16 دەی 2010دا لە کۆتایی کابینەی هەشتی حکوومەتی هەرێمی کوردستان بڕیاردرا کار بەو فەرمانە نەکرێ. بڕیاری ڕێگەپێدان بە فرۆشتنی تەنیا 18 بابەتی دەرمان هەڵوەشایەوە تەنیا پزیشکی دەرمانساز بتوانن چارەسەر بدەن. بەڵام وا دیارە تا ئەم ساتا کارمەندانی تەندروستی دەرمان و چارەسەری پزیشکی دەنووسن و دەیدەن بە نەخۆش. چارەسەر نەکردنەکەشی دەگەڕێنمەوە بۆ دوو شت. یەکەمیان ئێمە پشت بە یاساکە نابەستین یاسا بابەتەکە یەکلا کردوتەوە. دووەمیشیان تۆزێک بە عاتیفەوە کار دەکەین. عاتیفەوە لەبەرەوەی دەڵێن ئادی ئەوان چی بکەن ئەگەر ئەوان دەست بە پیشەی دەرمانەوە نەکەن و ئیشی دەرمان ساز نەکەن چ کارەی تر بکەن. ڕەکەمان ژۆ پرسیارە بکەن ئەدی چی بکەین چی بکەین. باش ئەمش پێم سێرە لە هەموو دنیا پیشە هەر کەسەوە بە پیشەی خۆی کار دەکات. بۆ نمونە ئێستا دەرمانساز پزیشکی دەرمان ناتوانێت بچی کاری پزیشکی گشتی بکە یاخود بتوانێت عملیاتێکی جەراحی بکە یاخود کاری مامۆستایی بکە یان کارێکی بەدەر لە پیشەکەی خۆی ئەنجامدا. ئەی بۆچی ئەوان ڕێگە پێدراوە هەموو کارێک بکەن کە ڕێگەیان پێ نەدراوە. کەواتە ئێوە دژن بەو ڕێنمایی ڕێگە بات 18 جۆر ئایتم ساخ بکرێتەوە لەلایەن کەسانێکەوە کە دەرمانساز نین؟ بەڵێ ئەمە ئەو ڕێنماییە لە ژمارە 1148 لە هەفتەی 2014 دەرکرا. ڕێنماییەک بۆ ڕێگەی پێدان کە چەند ئایتمێک کاری لەسەر بکرێ و خۆی بەڕاستەکەی و ڕێنمایە هەڵە بوو. بەڵام ئیتر دەرچوو کاری پێکرا ئەوە بوو لە کابینەی هەشتەم لە کۆتاییەکانی کابینەی هەشتەم سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران بە سەرۆکایەتی کاگنێچیروان بارزانی کۆمەڵێک بڕیاریان دەرکرد. هەر ئەو یاسایانەی کە هەبوو کرانە بڕیار دووبارە جەختکردنەوەی پێ دەڵێن کە نابێت جگە لە دەرمانساز کەس پیشەی دەرمانساز بکە نابێت کەسێک لە مۆڵەتێک زیاتر کۆمەڵێک بڕیارە. بڕیارەکە بە ژماری 5305 هەر لە 16 دەی 2010 دەرکرا کە تێدا داواکاری گشتی ئەندام بوو. داواکاری گشتی هەرێمی کوردستان تێدا بوو لە هەموو پارێزگاکان. ئەو یاسایە لە بەرگەی یەکەم دەلێ ڕاگررتنی کارکردن بە ڕێنماییە کۆنەکەمان یان ئەوی کە ئاماژەم پێدا ڕێنمایەکەی کە لە ساڵی 2014 دەرچۆ دەلێ ڕاگررتنی کارکردن بەم ڕێنماییە واتە ڕاگررتنی 18 ئایتم ساختکردنەوە 18 ساختکردنەوە کەش ڕاگیرە نەک تەنها لە عێراق لە هەموو دنیا
بگەڕێت جگە لە دەرمانساز هەر شوێنێکت دیتەوە وەکو ئەوەی کە ئێستا لە هەرێمی کوردستانەیە کار بە دەرمانەوە بکە و بە کەیف خۆی مامەڵە بە دەرمانەوە بکە و ئەو کاتە بڵێن وڵا سندیکای دەرمانسازان تەنها مەبەستێتی لەگە کارمەندانی تەندروستی لە کێشەدابی. ئەم نۆرینگانەی لە کۆڵان و گەڕەکەکانن بە ساڵێک و 2 ساڵ دروست نەبوون بەدەیان ساڵە کار دەکەن. بەرپرسانی تەندروستی هەرێمی کوردستان نایەنەوێ کارمەندانی تەندروستی پاراوێز بخرێن. باڵکو پێیان وایە بەشێکی گەورەی خزمەتگوزاری تەندروستین و لە زۆر شوێنیش کارمەندی تەندروستی تاکە سەرچاوی خزمەتگوزاریە تەندروستیەکانن بە تایبەتیش لە گوندەکان و ناوچە دوورە دەستەکان. ئەمەوێ بزانم هاوڵاتیان و فەرمانبەران لە کاتی کێشەیەکی تەندروستی کام ڕێگایە دەگرنەبەر بۆ ئەوەی چارەسەریان دەست بکەوێ. ئەو کەسانی لێرە قسە دەکەن فەرمانبەری فەرمانگەی تەندروستی هەولێرن. بە سەرک باشە بە سەرک خراپەوە ڕاستی هەندێک جارێ ئیخسایی بەڕێ دەکەن بە سندێک جاریشێ هاوڵاتی حەق خۆی تێستەکەنەوی لەبەرەوەی نمونە کابرایەک هاوڵاتیەک نمونە پاڕستۆلەشی دەوێت تااقەتی نییە بستی لۆ مستەشوای سعاتێک بچی بێتەوە دەچی لێن دەرێ بە 1500 وەری دەگری ئیشەکەی تەرتیب دەبی. ئەگەر ئەو نۆرینگە ملیە ئەو دەرمانانە بەجێری ئەو ڕێنمای وەزارەتی تەندروستی کە دەری دەکا ئەوان لەسەر بڕۆن ئەوە لایەنش زۆر باش و هیچ میشکلە و کێشەی نییە و لۆ نەخۆش کێشە دروست نابیتن. بەڵام لایەنە خراپەکەی ئەوەیە ئەو نۆرینگە ملیانە هەیە ڕێنمایەکانی وەزارەتی تەندروستی جێبەجێ ناکات. لە ماوەی ڕابردووشدا دەنگۆیەوە بڵاو کرایەوە کەوا کارمەندانی تەندروستی و ئەو کەسانی موچەی حکومیان هەیە نەتوانن لە کەرتی تایبەت کار بکەن. بەڵام دواتر وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان سەبارەت بە قەدەغەکردنی کارکردنی کارمەندانی تەندروستی لە دوای داوامی ئێواران گشت لایەکی دڵنیا کردەوە کە وەزارەتی تەندروستی لە چوارچێوەی ڕێخستنی سێکتەری تەندروستی لە کەرتی گشتی و تایبەتدا یەکێک لە کار و پرۆژە گرنگەکانی بریتیە لە ڕێخستنەوەی شوکارەکانی پەرستاران و کارمەندانی تەندروستی لە چوارچێوەی یاساییکی تایبەتدا. خۆی وەکو نووسین بزەبت تەنها پزیشک دەتوانانی بنووسی دەرمانسازیش ناتوانانی بنووسی تەنها پزیشک پێویستە دەرمان بنووسێتن ئەوان دەتوانن بیفرۆشن ئەو هەشدە ئایتمێکە لە بۆیان دیارکرا کارمەندەکەتوانێت دەتوانی بیفرۆشێ ئەوانەیە کە دیارکرایە کە وەکو ینی وەکو مەسەن پاراستۆل و ئەوانە کە ئەوانە پێیان دەرێن ئۆن کاونتەر ئایتیمیشیان پێ دەرێتن تەنانەت ئێستا لەوانەیە لە هەندێک سوپەرمارکێت و ئەوانە شەبێ کە ئەوانە ڕێگە پێدراوە بەبێ وەسفەش بفرۆشێتن بەڵام ئەوانی تر پێویستە ئەوەی کە ئەگەر دەرزیەک یان عیلازێک یان شتێک لەلایەن دکتۆرەکەەوە نووسراوە ئەوان تەنها ئەو دەرزیە یان ئەو کانویلە کە پێویستە بۆی دابدرێتن ئەو وەکو هاوکاری پزیشک دەتوانی کارەکە بکات وەڵام ئەوان زۆر جار لەوانەیە لە هەندێک شوێن خۆیان دەرمانەکە دەنووسن خۆیان بڕیار دەدەن کامە دەرزیان کامە دەرمان دەبی بەکار بینیتن و خۆشی لی دەداتن ئەو زۆر جار ئەوانە بەڕاستی ئەگەر لەبەرچی دەگوترێ پزیشک نەبی چکە ئیشەکە زانستی نییە زۆر جار هەیە لەوانەیە کارەساتی لێ ڕوو بداتن یاخود ببێتە هۆی کاریگەری لاوەچی و مزعافات لەو نەخۆشە بە دیارکەوی دووچاری مەشاکیلی گەورەتری بکات. پەرستاران و کارمەندانی تەندروستی بڕبڕەی پشتی ناوەندەکانی تەندروستین و هاوشان لەگەڵ پزیشکان ڕۆڵی کارایان هەبووە لە خەیران و ئاستەنگ و ناخۆشیەکان لە هەرێمی کوردستان بە تایبەت هەر لەگەڵ سەرەتای سەرەڵدان و بڵاوبوونەوەی نەخۆشی ڤایرۆسی کۆرۆنا تا ئێستاش ڕۆڵی بەرچاو و خۆنەویستیان هەبووە. تۆ لە ناو کەتی گشتیە کە کەرتێکی حکومیە و هەموو بەرپرسارەتێکی لە ئەستۆیە ئەخێتە ژێر باری کۆمەڵی ئەرکەوە کە گریمان ئەرکی ئەو نییە چارەسەر بڵێن نووسینی چارەسەر بۆ پزیشک ئیشی پەرستار و کارمەند نییە پێدانی چارەسەر وەکو عیلاج و دەرمان و ئەوانە ئیشی پەرستانی ئەی بۆ لە ناو کەتی گشتیا پێی دەکەی کەواتە هەموو ئەو هەڵانەی کە ئەگەر وەلو من بە هەڵەشی نازانم لەبەرەوەی تۆ لە هەموو ئەو شوێنانێک کە کارمەندی تەندروستیا پەرستار ئەرکەکانی جێبەجێ کردووە باشترین زەمینەی بڵێن ڕەزامەندی هاوڵاتیانی تایە من ئێستا لەسەر قەیرانەکانی ئێساکە ئێستا بە تایبەتی بەهۆی ڤایرۆسی کۆرۆناوە دروست بووە لە ناو کەرتی تەندروستیە من حەزەکەم یعنی هەر کەسێک یا ئێوە جەنابتان وەکو کەناڵەکان یا هەر شێکی کە بچونە ناو نەخۆشخانەکانەوە بزانن ئەو شوێنانی کە ئێستا چارەسەری کۆرۆنای تیاکە لە پەرستار و کارمەند و ڕێژێشی کەم لە پزیشک و لە بەشی تاقیگە کە ئەوان زۆریشان هەر بڵێن لە ناو سندیکاکەی خۆمانان ئەمانە ئەرکی هاوڵاتیان جێبەجێکن ئەمانە خزمەتی هاوڵاتیان جێبەجێکن. ئەوەی لەم پرۆگرامە پێی گەیشتین ئەوە بوو کەوا کارکردنی ئەم سێکتەرە لە بنەڕەتەوە پێویستی بەڕێخستنەوە هەیە ئەوەیش لە پێناو سەلامەتی و بەرژەوەندی گشتی هەموو لایەک.